سوودانی دەڵێت ئیسرائیل شەڕی دەوێت. ئایا عێراق دەچێتە شەڕەکەوە؟ لە کاتی شەڕی نێوان ئیسرائیل و ئێراندا عێراق چی کردووە؟ سەرۆکوەزیرانی عێراق لە چاوپێکەوتنیشی گرنگدا وردەکاری نوێی لە سەر هەوڵەکانی حکومەتەکەی بۆ پاراستنی سەقامگیری عێراق و دوورخستنەوەی لە ململانەکان ئاشکرا کردو. جەختی لەسەر پوچەڵکردنەوەی دەیان هەوڵی هێرشکردن کردەوە. هەڵوێستی توندی حکومەتەکەی بەرامبەر بەبوونی چەک لە دەرەوەی دەسەڵات و دەوڵەت و هێرشی تیرۆریستیەکانی ئەم دوایە دووپات کردەوە. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە چاوپێکەوتنێکی تایبەتدا لەگەڵ ئاژانسی ئەسۆشییتد پرێس ئاشکرای کرد پاژەوەی ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران و تارانیش بە هەڵدانی موشک بۆ وڵاتە وەڵامی دایەوە. چەندین گروپی عێراق خەڵیاندا بە موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان هێرش بکەنە سەر ئیسرائیل و ئەو بنکانی عێراقکە سەربازانی ئەمریکایان تێدایە، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە زیاتر لە 29 هەوڵی تەقاندن و ئاڕاستەکردنی موشک و درۆن لە ناو عێراقەوە پوچەڵ کرانەوە و حکومەت باتۆندی ڕوبەڕووی ئەم هەوڵانە بۆ ئەوەی عێراق بە دوور بگرێت لە جەنگ و ململانی ناوچەکە. سوودانی لە چاوپێکەوتنەکەدا ئاماژەی بۆش کرد کە ئاگاداری سیاسەتی نوێی ئیسرائیلن بۆ فراوانکردنی شەڕ لە ناوچەکەدا و لەبەرەم هۆکارە کار دەکەن بۆ ئەوەی هیچ پاساوێک نەدەن بەدەست هیچ لایەنێکەوە تا عێراق بکاتە ئامانج و ڕێگە نادەن هیچ کەس و لایەنێک خاکی عێراق وەک بنکەیەک بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ بەکاربێنێت و ئاشکراشی کرد کە هەنی سەرکردەکانی ئێرانی داوە تا بوار بۆ دیالۆگ و دانوستان بڕەخسێنن. سەرۆکوەزیرانی عێراق وتیشی هیچ پاساوێک بۆ هەڵگرتنی چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت دانیە و هەوڵەکانی حکومەت بۆ کۆنتڕۆڵکردنی چاک و سنووردارکردنی دەسەڵاتی گروپە چەکدارەکان بەردەوامن. سوودانی لە وەڵامی پرسیارێکیشدا سەبارەت بە هێرشی فڕۆکە بێفڕۆکەوانەکان بۆ سەر کشێڵگە نەوتیەکانی ئەم دوایانی هەرێمی کوردستان هێرشەکانی باکردەوەی تیرۆریستی ناو بردو ڕێگەیاند کە حکومەتەکەی لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و هێزەکانی هاوپەیمانان کار دەکات بۆ دەستنیشانکردنی ئەنجام دەران و لێپرسینەوەیان و بۆ ئەم مەبەستەش لیژنەیەکی باڵای لێکۆڵینەوەیان بە هاوبەشی لەگەڵ هەرێم پێکهێناوە.